بەبێ بوونی چۆکارێک نرخی بنزین لە بەشێک لە وێزگەکانی شاری ئەولێر گران بووە. گرانبوونی نرخی بنزینیش نیگەرانی شوفێرانی لێکەوتۆتەوە. بەشێک لە شوفێران دەڵێن کوالێتی بنزینەکە باش نییە و نرخەکەشی بەرز بۆتەوە و ئەمەش زیانێکی زۆری پێگەیاندون. هۆکارەکانی دیانێ بەڕاستیان دەک بنزینخانە دەبینی 700 دەشان 725 750 760 640 670 هەر بنزینخانە نەوە سەحرەکە سوپەرەکەشیان 875 900 950 990 حەسەب بنزینخانەیە. هەرزانبی باشە لەبەرەوە کوسایەق تەکسی و پاس و کۆستەر و ئەوانە هیچکاری بە گواستنەوەیە. ئەگەر بنزینەکە هەرزان بێمە خەڵکی لۆ جێەکان کە بەڕاستی بە هەرزانتر دەگوازینەوە. بەشێک لە شۆفێران نەبوونی چاودێرێکی تون لە سەروێزگەکانی فرۆشتنی بنزین لە دیاریکردنی نرخ و کوالێتیەکەی بە هۆکارێک دەزانم بۆ بەرزکردنەوەی نرخ و دەستکاریکردنی کوالێتی بنزینەکەش. کوالێتەکانیش بەڕاستی هیچیان کوالێتەکانیان سابت نییە. کوالێت ئێستا من حتا ئەگەڕێم حتا بنزینخانەیەک باش ببینەوە کوالێتەکەی باش بێ. یعنی لەوەی 20 سنتی یان 50 سنت زیاتر دەم فیسەبی چێ کوالێتەکەی باش بێ. ئەوش دەبێتە تێست. یعنی زۆربەی ئێستا سیارەکەمان بوویتە تێست. لەبەوەی نەزانین ئەو بنزینەکە تێدەکەی نازان چۆن دەردەچێت. لە هەولێر لترێک بنزینی نۆرمال لە 725 دینارەوە دەست پێ دەکات تاکو 706 دینار. محەسەنیش لە سەروی 850 دینارە و سوپەڕیش بە 950 تاکو 1000 دینارە. شۆفێران دەڵێن ئەگەر بازووی چارەسەری دیاریکردنی نرخی بنزین نەکرێت ئەوە گومان دەکەن نرخەکەی زیاتر بەرز بێتەوە. ئەلگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.